پێدا دەگەین لەسەر ئەم خاڵانە وەک خواستەکانمان. یەکەم، بڕیاری وەزارەتی کارەبا بۆ بە تایبەتکردنی کەرتی کارەبا دەبێت دەست بەجێ هەڵبۆشێتەوە. دووەم، ئەو پێنجمانگەی موچەکانمان پاشەکەوت کراوە دەبێت حکوومەت بە زووترین کا سەقفێکی زەمەنی دانێ بۆ گەڕانەوەیان. سێیەم، داوا دەکەین موچەکانمان هاوتا بکرێتەوە لەگەڵ ستانداردی موچەکانی ناوەڕاست و خواروی عێراق. چوارەم، داوامان وایە هەموو 30 ڕۆژجارێک لە کاتی خۆیدا بێت دواکەوتن هیچ جۆرە لێبڕینێک موچەکانمان پێ بدرێت. پێنجەم، خەرجکردنی پاداشت و پارەی هاندان و هاوشێیی کەرتەکانی تر لەگەڵ گەڕانەوەی و خەرجکردنی پارە بۆ کەلوپەلی خۆپارێزی بۆ کرێکاران و کارمەندان وەک ساڵانی پێشوو.